کۆمەڵی ئیسلامی باوەڕی وایە کار و پرۆژەی ئیسلامی پێویستی بە چاوپێداگێڕانەوە هەیە بە پێی هەلو مەرج و دۆخی ڕاستەقینەی کۆمەلگا و نابێ کاری ئیسلامی لە ڕابردوو مێژوودا بژی. لە پرۆژەیەکدا کە خودی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە زنجیرە کۆڕ و وەرکشۆپێکدا پێشکەشی دەکات بە بابەتی سەردەمیانە و بەپێی بنەمانە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام پرۆژەی کاری ئیسلامی هەڵوێستەی لەسەر دەکرێت و بەسەر جەم ڕەهەندەکانەوە پێداچوونەوەی تێدا دەکرێت. کۆمەڵی ئیسلامی ئەیەوێت هەنگاوەکانی واقعی بێ و ئەمانەوێت بە موحەدی هەموو کادران و ئەندامان و ئاستەجاجەکانی حیزب تێوەڕانونمان یەک خێن بۆ چۆنێتی قسەکردن لە پەیامەکانی ئیسلام بۆ چۆنێتی دابەزانی بۆ ئەرزی واقع. بنەمانە گۆڕەکانی ئیسلام و بنەما ئەساسیەکانی کاری ئیسلامی نەگۆڕن و لەجێی خۆیانن، بەڵام چۆنێتی دابەزاندنیان بۆ ئەرزی واقع لە هەرێمی کوردستانە بۆ جەماوەری خۆمان بۆ خەڵکی موسڵمانی کوردستان شێوازەکە بە پێی قۆناغ ئەگۆڕێ و ئێمە ئەگەڕین بە شوێن ئەو شێوازە نوێیانەی کە زیاتر خزمەتەکەن کە زیاتر ڕیسالەی پەیامی جوانی ئیسلام بە موجتەماعی خۆمانەگەێنێکە. با ئێمە میزانمان تەرازومان بۆ هەڵسەنگاندی گوناح و چاک و خێر و شەڕ قورئان و سونەت. پرۆژەی پێداچوونەوە بە کاری ئیسلامی بابەتێکی گرنگ و هەنگاوێکی نوێی کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە دەستی پێکردووە و لە ئایندەشدا کاری جدی لەسەر دەکات. دەستپێکی پرۆژەکەش ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە سەرپەرشتی ناوەندی ڕاهێنان و گەشەپێدان بۆ ئەندامانی سەرکردایەتی و بەشێک لە کادێرانی باڵای کۆمەڵی ئیسلامی پێشکەش دەکرێت. ئەم بابەتە لەلایەن بەڕێز مامۆستا عەلی باپیر خرایە ڕوو، دواتر لەلایەن بەشداربووان ئەندامانی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی قسە و باسی زۆری لەسەر کرا. پێم وایە بابەتێکی زۆر گرنگ بوو بۆ ئێستای پرۆژە و کاری ئیسلامی. دواتر ئەم بابەتە ئەبێتە وەکو بەرنامە و نەخشە ڕێگای داهاتووی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی. پرۆژەی پێداچوونەوە لە کاری ئیسلامی لە کۆمەلگای کوردی و بەپێی دۆخی واقعی ئێستا کۆمەڵی ئیسلامی لە پێناو دەربازبوون لە چەقبەستووی و هەوڵێک بۆ فراوانبوونی بازنەی کاری ئیسلامی و تێکەڵبوون بە جەماوەر و کاریگەری زیاتر لە ناو کۆمەلگادا دەیخاتە ڕوو، کاری لەسەر دەکات و هەنگاوی کردەییشی بۆ دەگرێتە بەر بە جۆرێک ڕنگدانەوە و کاریگەری بەسەر تاک و کۆمەڵدا هەبێت. ئەم هەنگاوی کۆمەڵی ئیسلامیش بەڕاستی من بە هەنگاوێکی زۆر گرنگی ئەزانم و دەستپێکێکی زۆر باشە کە ئێمە لەمە بەدواوە بتوانین بە خیتابێکی نوێ و بە ئالێتێکی نوێی کارکردن چ بۆ خۆمان وەکو هەیکەلی حیزبی و چ بۆ گوتاریشمان بۆ جەماوەر و بۆ خەڵکی دەرەوە بەو شێوازە بێت کە بتوانین خەڵکی بانگ بکەین و کۆ بکەینەوە لەسەر ئەساسی بەرژەوەندی گشتیەکان و لەسەر ئەساسی کۆمەڵێک هێڵی گشتی کە لە دوجارە بە بەرژەوەندی خەڵک و کۆمەلگاکەمان تەواو بێ. بەڵام ئەوەی ئێوە باسی دەکەن ئەو غەیبەتە، ئێوە غەیبەتە گوناحی گەورەیە. ڕابردووی کاری ئیسلامی گەرچی خزمەتێکی بێوێنەی لە دۆخێکی تایبەتدا بە کۆمەلگای کوردی کردووە لە خەباتی چەکداری و سیاسی و پەروەردەی تاک و خێزان و ئێستاشی لەگەڵ بێت جێپێ و بەرهەمی ڕوون و دیارە، بەڵام بەپێی گۆڕانکاریە فکری و سیاسی و شێوازەکانی خەبات کاری ئیسلامیش پێویستی بە پێداچوونەوە هەیە بۆ ئەوەی نەوەی ئێستا و داهاتوو بە دیدێکی سەردەمیانە وەک خۆی لە ئیسلام و کاری ئیسلامی بەرداشتی خۆیان بکەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.